گروپی موزیکی لور سنتری هاوبەشی لور لە ڕۆژی شەممە دیداری نێودوڵەتی ڕێزای سەقایی لە بنکەیژین سەعات 10 سەر لە بەیانی بێگومان بە سپۆنسەری دەستگای میدیای کوردسات ڕێگدەخرێت کە تیایدا جگە لە چەند بەرهەمێکی هونەری کە پێشکەش دەکرێت چەندین پەنێڵ و دیبەیتی تایبەتی تیادا ساز دەکرێت. قسە و باسی زیاتر لەسەر ئەم دیدارە کەم لەگەڵ زۆر بەڕێز هونەرمەند نزار زێوی موزیسیان و هەروەها مریەم خانە ساز کە یەکێکە لە خانمە دەنگخۆشەکان کە تایبەت بەم دیدارە سەردانی شاری سلێمانیەکە و بەشدارە لە ئەم دیدارە. بەخێر هاتن بەخێر بێن سەرچاومان بەخێر بێن. کاک نزار ئەم دیدارە چۆن ئامادەکاریتان بۆ کردو و چالاکیەکانی چین؟ بەڵێ سەرەتا سپاس بۆ بەرنامەکەتان و ڕێز و سڵاو بۆ بینەرەکانتان. ئەم دیدارە لە ڕاستیە ڕەنگە بڵم ماوەی ساڵ زیاترە ئێمە خەریکین و خۆمان ئامادە کردووە وەک سنتەری هاوبەشی لۆر و گروپی مۆزیکی لۆر کە بیرمان لەوە کردەوە ئەم ساڵ بڕیار بوو ساڵیادی دامەزراندنمان بکەین، بۆیە وتمان لە پاڵ ئەوەی ساڵیادی دامەزراندەکەین کارێک بکەین کە سوود بەخش بێت و خزمەتێکیش بێ بە دەرەوەی کەریادی دامەزراند بێن. بۆیە بڕیارمانە فیستیڤالەکە لەم ساڵا بکەین. ئەم دیدارە دیدارێکی نێودەوڵەتیە تایبەتە بە کۆی کایە هونەریەکانی هونەرمەند ڕەزای سەقایی کەەوە بۆ یەکەم جارە لەسەر ئاستی هەرێمی کوردستان کە ئەم کارە ئەنجام کارێک بۆ ئەم هونەرمەند پرۆژەکە چەند بەشێک لە خۆیەگرێ یەکێک لەوانە کە وتنەوەی چەند بەرهەمێکی هونەرمەند ڕەزای سەقاییە لە دیدارەکە بە میوانداری خات و مریەم. دواتر بەشی دووهەمی دیدارەکەمان نزیکەی 8 بابەتی توێژینەوە لەسەر لایەنی هونەری ڕەزای سەقایی لە بابەتی ئاواز لە سەردەمی ڕەزای سەقاییە، هۆنراوی گۆرانی، خودی گۆرانی، کاریگەری ڕەزای سەقایی، کۆمەڵی توێژینەوەی زۆر باش ئامادەکراون کە ئەمە کراوە بە کتێبێک. ئەم کتێبە نمایشەکرێ و ئەدرێ بە بینەران و زائیدەن ئەوە کتێبێکی ترە کە لەسەر پەیوەندی نێوان کورد و لوڕەکان و جغرافیای لوڕستان و کللتوری لوڕی ئەم دوو کتێبە هەردووکی لێ پێشکەشەکرێ و ئەو توێژەرانی کە بەشدارن بانکراون میوانن لە مەراسیمەکە خۆیان حزوریان هەیە ڕاستەوخۆ لەوێ چۆناڵی باز سەر بابەتەکانی خۆیانەکەن. ئەوەی کە هەیە دوو ئەلبومی نوێی گروپی مۆزیکی لۆڕ و کۆکراوەیەک لە گۆرانەکانی ڕەزای سەقای ژەم دوانەش پێشکەش بە ئەو میوانە ئازیزانە ئەکرێن لەوێ. کۆی پرۆسەکە بە سپۆنسەری دەستگای میدیایی کوردساتە بە سپاس و ڕێزێکی زۆرەوە کە لە ڕاستیە ماندوو بوون ئێمە کە لێرە دانیشتون ئەوان وا خەریکی ئامادەسازی و ئەوە ڕێخستنی کارەکانن. ومێ دەکەین ئەم چالاکیە یاخود ئەم دیدارە جێی خۆی بگرێ و ببێ بە نەریتێک کە ئیتر ساڵانە لە جیاتیەوەی کە چالاکیەک بکرێ بۆ کات بەسەروەردن، چالاکیەک بکرێ بۆ خزمەتگەیاندن و بەجێهێشتنی بابەتێک کە سوودی هەبێ بۆ زۆر باشە. بێگومان ئەگەڕێمەوە لە قسە و باسی زیاترەکەین لەسەر ناوەڕۆکی دیدارەکە و ئەو خاڵە گرنگانەی ناو دیدارەکە کە تۆ بۆ خۆت ئێستا ئاماژەت پێکرد. ئەچمە لای مریەم خان بەخێر هاتی بەخێر بێ سەرچاو. چۆن بڕیارتدا کە بەشداری لە دیدارەکە بکەیت؟ من لە کرماشان و لەگەڵ کاک نەزازیوی قسەم کرد دەرمۆرەدە ئەو کاران کە ڕای هونەرمەند ڕەزای سەقایی و کارەکانم گوش کرد و تەمرینم کرد و هاتوون بۆ ئەو بەرنامەکە ئیجرامان کرد بۆ ئاهەنگەکانێ چەند ئاهەنگە 4 ئاهەنگە فۆلکی قەدیمی کە خود کاک ڕەزای سەقاییان گوتون و ئێمە ئیجراکەین. پێشتر بۆ خۆت گۆرانیەکانی ئەم هونەرمەندت لە چەند کۆنسرتیش ئیجرایی چەند کارە مامۆستا ڕەزای سەقایی من داشتەوە. زۆر باشە. ئەو بەرهەمانەی کە لە ناو دیدارەکە پێشکەشەکردن ئەو بەرهەمانە تۆ دەستنیشانت کردویان ئەمان بۆیان دەستنیشان کردی؟ مەبەستم ئەوە بوو بڵێم ڕەنگە هەندێک بەرهەمی ئەو هەبێت کە زۆر تایبەت بێ لە لای تۆ زۆر خۆش ئەیڵێیتەوە هەندێک گۆرانی هەیە تۆ زیاتر حەزی پێکی لە بەرهەمێک بۆ بەرهەمێکی تر بۆیە ئەو پرسیارم کرد. ئەمە دەنگیمان ناسی ئیشەکانیمان گوێ لێگرت وێ بڕیارمانە کە ئەمانی بوو هەڵبژێرین دڵنیا بوون لەوەی کە وەکو خەیاتێکی باش ئەتوانێ ئەو دەستەکانتان خۆش بێن. ئەگەر بگەڕینەوە لای چالاکیەکان باست لە بڵاوکردنەوە یاخود پێشکەشکردنی دوو کتێب کرد. ئەمە
ئامادەسازیەکی پێشوەختی ئەوێ بێگومان بڵاوبوونەوەی کتێب یاخود لەو ڕۆژەیە پێشکەشکردنی دوو بەرهەم کە پێم وابێ هەردووکیان دوو بابەتی زۆر گرنگی هوەرین کە پێشکەشەکرێ چۆن با بڵین ئامادەسازیتان بۆ کردووە کتێبەکە لەسەر چییە قسەکردنە لەسەر چیوە نووسەری کتێبەکەش کێیە بەڵێ کتێبی یەکەمیان کە کۆی توێژینەوەکانە ئەو هەشت توێژەرە و شەش توێژەرەی کە بەشدارە واتە کۆی دیدارەکەی لەناو بەرهەمێکە لەناو پەرتوکێکە کۆی کتێبڵن کتێبی یەکەمیان بەڵێ توێژینەوەی توێژەرەکانە بەڵێ ئەمە ماوەی ساڵێکەوەکو عەرزم کردی بەشێکیان لە ڕۆژهەڵاتەوە ئامادەیان کردووە بەشێکیان توێژەری ناوخۆی خۆمان لە شاری سلێمانی ئەمانە بۆیان ناردوین ئێمە خۆمان لەگەڵ چەند هاوڕێکی تر لە لیژنەی باڵای فیستیڤاڵەکە پیاچوونەوەیکی تەواو کراوە بە بابەتەکانە بە وردی کە ئێمە چکۆن مەسئولیەتە مەسئولیەتێکی مێژوویە مەسئولیەتێکی هونەریە مەسئولیەتێکی نیشتیمانیشە وامان کرد کە ئەم توێژینەوانە کە سبەی نەگەشتە بەردەستی جەنابەت ئەگەر پێویست کە ڕزای سەقایی بناسی ئیتر پێویست ناکا بە دوا سەرچاوی ترافگەڕیت ئەگەر ئەتەوێ ڕزای سەقایی لە ڕووی دەنگەوە بناسی توانای دەنگەوە توێژینەوەی تیا لەسەر توانای دەنگی ڕزای سەقایی ئەگەر ئەتەوێت لە ڕووی قدرەتی ئاوازدانانی ڕزای سەقایی بناسی توێژینەوەی تایە مێژوەکەی بزانی کەی دەسی پێکردو چەند بەرهەمی هەبوو چیە بووە تایەتی هۆنراوە لە سەردەمی ڕزای سەقاییە تایەتی توانای گەیاندنی ئەم هونەرمەندە ئێمە بەسەرەن زۆر چەند گۆرانێکەیە کە سنووری تێپەڕانوە ئێمە زۆر هونەرمەندمان ێسش لۆکاڵە ناتوانێت سنوورەکان تێپەڕێنێ بەڵام ئەم پیاوە لە سەردەمێکا تێپەڕانەوە کە سۆشیال میدیا و شتوەکو ئێستا نەبووە ڕادیۆیەکە بوو ئەگەر خەڵک گوێ لێ بکردا بەنمونە گۆرانی دایە وەختی جەنگە ئەم گۆرانیە لە ڕووی نیشتیمانی و ئەم پیاوە ئینتیمایەکی نیشتیمانی بەهێزی هەبووە لە ڕووی هونەری و مۆزیکی و قدرەتی ئاوازەکەیەوە ئەوە بەهێز بۆم گۆرانێک گەشتۆتە سلێمانی گەشتۆتە باکوور گەشتۆتە شارەکانی ڕۆژهەڵات وەزائیدەن ئەو کە گەشتۆتە ئێرە لێرە دووبارە بە سۆرانی هۆنداوی بۆ دانراوەتەوە بە ڕەحمەت بێ کاکە عەتا چاوشین یادی بەخێر ئەو یەکێک بوو لەو هونەرمەندانی کە دوو گۆرانی ڕزای سەقایی وتەوە تفەم دایە وەختی جەنگە یا بەزڕان زۆربەی هونەرمەندەکانمان لەم ماوەیە مەسەڵەن گۆرانی بەزڕانیان وتۆتۆ بەزڕان ئێستا نەهاتۆتە سلێمانی بەزڕان لە ساڵەکانی هەشتایە هاتۆتە سلێمانی کە تەلەڤیزۆن وەکو ئێستا نەبوو تۆڕە کۆمەڵایەتی شتەکان نەبووە کەواتە قدرەتی ئەم هونەرمەندە توانای ئەم هونەرمەندە توانایەکی لە ڕادەبەدەری بووە توانێتی سنوورەکان ببەزێنێ بۆیە ئەمە ئێمە گرنگێکی زۆرمان بەم لایەنەیەوە ئەمە لە کتێبێکیانە کە وەکو عەرزم کردی کۆی توێژینەوەکان کتێبێکی ترە لۆر چێیە لە کوێن جغرافیان چییە پەیوەندیان لەگەڵ کووردە پەیوەندیان لەگەڵ نەتەوەکانی ترە ئالۆر کووردە کورد نییە ئەم پێکهاتەیە تا چەند چۆنەڵی بۆ ئەوە ئەگونجە کێمە جارێکی تر دەمەزەردێم خزمەتی بکەینەوە ئەم کتێبە شیکردنەوەیکی تەواوە لەسەر ئەم بابەتە دوو بابەتی زۆر هەستیارن کە لە ئێستا خەریکە ئینتیمای نەتەوەیی بە جۆرێک لاواز ئەبێ کە گەنجی کورد گەنجێکی کوردستانی خەریکە ئینتیماکەی لاوازە بێ ئێمانمێنە لەم قۆناغیا جارێکی تر ئەم ئینتیمانە زیاد کەینەوە پەریان پێبینەوە ئەلبومەکان دوو ئەلبومیتیە ئەلبومێکیان کە ڕەنجی 2023 کاکاتە حەڤە ساڵی گروپی مۆزیکی لوڕە کە ئەلبومە لە چەند گۆرانی بێژێک بەشدارەتیە کۆکراوەتەوە ئەم ئەلبومە نمایی شەکرێ ماوەی ساڵێک ئێمە هەموو ساڵێک ئەلبومێک نمایی شەکەین ئەلبومی دووەم کە هەر نمایی شەکرێ کۆکراوی بەرهەمەکانی ڕزای سەقاییە ئێمە هاتین بۆی بە تیرێک و دوو نیشانە ڕەنگە مەسەلەن تۆ ڕزای سەقایی ئەلبومێکی نەبێ بە تایبەت گوێ لێ بگرێ هاتین ئەمان کۆ کردەوە گۆرانیەکانی خۆی لەو دیدارەیە بتوانین کە جەنابەت دیگەی بەخێربێ سەرچاو کتێبەکەی گۆرانیەکانی مێژوەکەی جغرافیای ناوچەکەی هەمووی لە پاکێجێکە هەموو لە ناو دیبێتەکانە ئەم توێژینەوانی کە جەنابەت باسیەکەی گفتوگوی لەسەرەکرێت بەڵێ مەراسیمەکە سەعات دەست پێەکە ئەکرێتەوە چەند وتارێکی تایە بە ئامادەبوونی وەزیری ڕۆشنبیریە پارێزگای سلێمانیە کۆمەڵێک لە کەسایەتیە دیارەکانی شاری سلێمانیە کەسایەتە سیاسیەکان ئەدیبەکان نووسەرەکان دواتر کۆنسێرتەکە نمایی شەکرێ دواتر توێژینەوە پەنێڵەکان دەست پێەکەن ئەمە تا سەعات 12 لە 12 ڕێستێک وەرەگیرە سەعات 2 دەست پێکاتەوە دیدارەکە توێژینەوەکانی تر گفتوگۆکانی تر دەست پێەکەنەوە تا سەعات 4
پاش نیۆڕۆ ینی دوو تایبەت دوو کاتە کاتی یەکەممان لە 10 بۆ 12 کاتی دووهەممان لە سعات 2 بۆ سعات 4 زۆر باشە پێم خۆشە گوێم لە دەنگی خاتوو مەریەم بێت بەسەرچاو یەکێک لە بەرهەمەکانی ناو کۆنسێرتەکە هەروە خۆش بێ دەنگت نەڕزێ یاخوا زۆر سپاس مریەم خانم کارکردن لەگەڵ گروپی لۆر چۆنە؟ من ئەوەلین بارمە کە لە گروپی لۆر کارەکەم و یەکە ئێمڕۆژ ئەوەلین تەمرینمان بوو تەمرینی باش بوو گروپەکە ژانیاری لێ فرەخۆشی فرەخاسی کەس یەکە منیش امیدوارم کە بتوێنم لەگەڵیان هەمکاری بکەم و کارەکان باشترمان ڕابێ. دەستەکانت خۆش بێ کاک نیزار ئەمە زنجیرە کارکردنە ئێوە بۆ با بڵێن ئەم جۆرە کاراکتەرانەی ئەنجامەدەن هەرجارەی تیشکە خەنە سەر ژیان و بەرهەم و با بڵێن کارە هونەرەکانی یەکێک لە کەڵە هونەرمەندەکانی کورد لە ڕابردووە تا پێش جەنگی داعش ئێمە ساڵانە هەموو ساڵێک فیستیڤالێکی نێودەوڵەتیمانە کرد لە بابە تاهیری هەمەدانی کەریم خانی زاند ئەو بوو دووە ئەوە وەستای ئەو بارودۆخی کە ڕووی کردە وڵات چالاکیەکانمان بە جۆرێکی تر بوو وەکو چالاکی نەوەستاین بەس جۆر و شێوازی چالاکیەکانمان گۆڕی لە ئێستەیە پلانمان داناوەتەوە ساڵانە کۆی ئەو چالاکیانەی خۆمان بەیاد و بە هەموو شتانی کە هەمانە کۆی کەینەوە بیکەین بە دیدارێک یاخود فیستیڤالێکی نێودەوڵەتی بۆ ئەم ساڵ وەکو عەرزم کردیت ئەمە هونەرمەند ڕەزای سەقایی بوو لێستاوە ئێمە مژدە و یاخود دەڵین ئەو هەواڵە خۆشە ئەین بە لایەنگرانی هونەر و دڵسۆزانی ئەم وڵات و خاک و نیشتیمانە پلانمان هەیە بۆ هونەرمەند عەلی مەردان بۆ هونەرمەند مشتەبای میرزادە مەرجنی هەر گۆرانی بێژە بۆ مۆزیسیانەکان بۆ گۆرانی وێژەکان بۆ شاعیرەکان ئیتر هەر ساڵ و ئێمە خۆمان قاڵ ئەکەینەوە خزمەت بە یەکێک لەم کەسایەتیە جوانانەی نیشتیمان بکەین ئەویش بە
بەمەرجێگەکەر هاوکاریمان بکرێت چکە بەڕاستی بۆ ئەم پرۆژێ زۆر هیلاک بووین زۆر هیلاک بووین بتوان نایوەستێنین بەردەوامی ئەەکەین بۆی بتوانین بۆ ساڵانی داهاتوو بەشکەم خوابکات هاوکاری یاخود بارودۆخی وڵاتمان باشتر ببێ کە بتوانین کاری باشتر و وەلەناو ئەوەشا ئێمە ئەم هونەرمەندە بەڕێزانە و چەندین کەسایەتی و نووسەر و ئەدیب کە بەشدارن بەسەریانەکەینەوە مەسەلەن دەنگێکی وەکم خاتوونە دەنگێکی تایبەتە کە لەو مەراسیمەیە لەو دیدارەیە بەشدارە ئەمە تەنها خزمەت بە ڕزای سەقای نیە خزمەتە بە خاتوو مەریەم خزمەتە بەو نووسەرانە بەو خەڵکی کە بینەری دیدارەکە ئەبن بەو خەڵکی کە بەشدار و سوودمەندی ڕاستەوخۆ و ناڕاستەوخۆ بنە دیدارەکە بۆی ئومێ دەکەم و داوە لە حکوومەت و لە وەزارەتی ڕۆشنبیری و لایەنە پەیوەندیدارەکان جارێ سپاسی هەموو ئەو لایەنانەکەین کە هاوکاریان کردوین ئێمە ناوی هەمویانمان پاراستووە لۆگۆیان دانراوە ئەوانەی کە هاوکارمان بوون ئومێ دەکەین پیاوچاکەکانی تر دڵسۆزەکانی تر چاولەم دۆست و ئەزیزانە بکەن کە هاوکارمان بوون لە ساڵەکانی داهاتووە ئێمە وامان لێبێت تەنیا خۆمان تەرخانکەین بۆ کارە هونەری و ئەدەبیەکە نەچین خەمەکانی تریش بگرینە زۆر ڕاستە گرنگیشە پێش وەخت ئێوە با بڵێن ناوی ئەو هونەرمەند و ئەو کەڵە هونەرمەندانە پێشنیار بکەن یاخود ئاشکرای بکەن بۆ ئەوی توێژەرانیش بتوانن کاری خۆیان لەسەر هەمیشە کە قەرارین 6 مانگ پێش ئەوە ئێمە دیاریمان کردووە لە لای خۆمان و لە لینکەکانی خۆمان دۆستەکانمان ڕاوێژمان لەگەڵا کردوون چۆنەڵێ بەرچاوڕوونێکی شانیاوینە تێ لە سەرەوەی کە ئەم شتە بکەین یانەیکەین بۆیە بەدڵنیاییەوە کە قەرارێک ئەین پێشوەخت دراسەیەکی بکەین ئەنجا قەراری لەسەرین و هەمیشە 6 مانگ پێش ئەوە ئێمە ئەم تۆپە هەڵین ساحەی هونەرمەندان و ڕۆشنبیران و حکومدار و حزبدار و موسسەکانی کە هەیە دەستەکانتان خۆش بێت بە هیوای کاری باشتر هونەرمەند نزار زێوی موزیسیان و هەروەها مریەم خانم بەخێر هاتی جارێکی تر دووبارە بەخێر بێن بە هیوای کاری باشتر سەرکەوتوو بن زۆر سپاس